سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو هاژە سڵاو لە تۆشە کاربانی تۆش باش زۆر سپاس خوشحاڵین لە ڕۆژێکی نوێ لە بەیانێکی جوان جارێکی دیکە لەگەڵتان دەبین لە بەیانی 24 ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک بڕگە و تەوەر و بابەتی جوان و جیاوازمان هەیە کە تێکەڵاوێکی جوانی تێدایە هەم لە ڕووی با بڵێن کللتوریەوە هەم لە ڕووی مێژوویەوە لە ڕووی دەرونی منداڵ و کەسایەتی و هەموو ئەوانە بێکەوە بەستراون ینی دەکرێت بۆ هەمومان سوودیە بێت بێگومان هەڵبەت هەموو کات لەگەڵ هاوکاران گرنگی بۆ دێن کە و بابەتانی هەڵیە بژێرین سوودیە بێ بۆ هەموو چین و توێژەکان و هەموو لایەنە کۆمەڵایەتی و تەندروستی و لایەنەکانی دیکەی ژیان تا بتوانین بەیانێکی جوان بۆ ئێوە بڕخسێنین بۆیە بینەر و بیسەری من و هاکار و پرۆگرامەکە بن تا ئەم کاتژمێرە تا تەواوی ئەو بەرگە و بابەتانی کە هاوکارانیشمان ئامادەیان کردووە جا لە سەرنجڕاکێشی شار و شارۆچکەکانی کوردستان بێ لە دەرەوە بێ هەر بابەتێک کە کاتێک بابەتێکی جوانە ئێمە بۆ ئەوەی دەخێنە ڕوو دەمانوێت ڕۆژێکی باشی پێ دروست بکەین سەرەتا ناونیشانی ئەو بابەتانە دەڵێن کە ئەمڕۆ دەستنیشانمان کردو دەمانەوێت قسەی لەسەر بکەین بزانین بابەتەکانمان چین ئەمڕۆ سیما جوان و سەرنجڕاکێشەکانی خان و کۆڵانە دێرینەکانی شاری ئاکرێ بووەتە جێگەی سەرنجی گەشتیاران توێژینەوەکان دەریاخستووە یاریەکانی تەمەنی منداڵی کاریگەری لەسەر کەسایەتی و وازیرەکی منداڵ دروست دەکەن. لە شاری سلێمانی خانمێکی دەستڕەنگینی تەمەن 73 ساڵە پێشەنگایەک بۆ بەرهەمەکانی دەکاتەوە. جوانکاریەکانی دەم و ددان پەرەی سندووە. هێڵی چەناگە و شەویلاک بووەتە خەمێکی گەورەی گەنجان. لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو دوکانانەی کە لوپە لە کولتوری و کۆنەکان دەفرۆشن لەلایەن شارەوانیەوە ئاگادار دەکرێنەوە کە دوکانەکانیان چۆڵ بکەن. دەستپێکی بابەتەکەمان باست کرد ناونیشانێکی جوان بوو ئەمیش ئاکرێ شارێکی کۆن و مێژووی هەرێمی کوردستانە ئەمە وای کردووە سەرنجی گەشتیاران ڕابچێشێ و زیاتر خەڵکەکەش حەز بەو شوێنان دەکەن کە کۆنن ئەنی هاژە ئێستا تۆ ئەگەر بڕۆی بۆ بازار یان هەر کەسێکمان کە دەڕۆین بۆ بازار زۆر زەمنوان بەسەر هاتووە ینی حەز دەکەم لە ڕووی دەرونیەوە زۆر ئارام دەبم کاتێک کە پیاسێک بە کۆڵانەکانی گەڕەکی عارەبان بەسەر قەڵات بەو شوێنە کولتوری جوانانە دەکەوانە ڕاستە بە تایبەت کاتێک کە زۆر بەرکەوتنە نابێت لە دەرەوە و ئەوانەی کە ئێمە فەرمانبەر یاخود لە شوێنە کارەکەمانین ئارزووی واکەین کە بچینەوە ئەو شوێنانە هەتا ئەگەر یادگاریشمان نەبێت جۆرێکە لە نوستالژیا کە بەرکەوتنە بەو شتە واد لە یەکات کۆمەڵێک بیرۆری جوانە بیر بکەوێتەوە یان پێ دوا بێکامە لە ڕابردوو بێت چەند شتی جوانی تیابوو بێ بۆیە ئێستاش ئاکرێت جوانیەکەی لەوەیە کە هەر کەسێک ئەچێی بینێ سیرەکە زۆر کوردانەیە زۆر کوردستانیانەیە ینی ناوچەکانی کۆڵانەکانی هەڵکەوتی جوگرافیشی ینی بەم شێوازەیە هەتا ینی زۆربەی ئەم بابەتانەی کە پەیوەستن بە کللتور پەیوەست دەکرێن بە ئاکرێ ینی جوانترین نمونە نەورۆزە ینی وەک دەزانی نەورۆز با بڵێن جەژنێکی کۆنی کوردەواریە ئاکرێ بۆتە سمبڵ و نەورۆز لە کوردستان ینی کۆمەڵێک دیمەن کۆمەڵێک شوێنی جوان و سەرنجڕاکێشی هەیە ڕاستە بۆیە شێوازی ئەندازیاری و ئاوەدانی شارستانی شارەکە هەمووی جێگەی سەرنجی گەشتیارانە مار لە یەک ڕۆنیە و ڕۆژانش دەیان گەشتیار لە شوێنی جیاوازەوە ڕوو لەم شارەکەن بۆ بینینی و دیمەنە جوانانە کە لە کوچە کۆڵانی شارەکە گەشتیار ئەبینرێ کە بە سەرسامی و ڕوانە خان و کۆڵانەکان وێنەی تیاگرن هەر سوچ و کۆڵانە بەردرگای ماڵێکە بۆتە کە لە پورێک بۆتە شوێنێکی گەشتیاری بەڕێبەراتیەکانی شارەوانی و پاراستنی شوێنەوار کە لە شارەکەشان لە هەوڵدان بۆ دەرکردنی چەند فەرمانێک بۆ ڕێخستنەوە و پاراستنی شوێنە کۆن و مێژوویەکانی شارەکە بۆی بتوان پارێزگاری لە شوێنەوەرەکانیان بکەن. هەوار گەنجێکی خەڵکی ئاکرەیە ئەوی ڕابوود بڤەکردنە خارنگەکە کەلەپوری دناوە خارنگەها خۆدا ئەوی گەلە کەلوپەل و کەرستەین کەڤنار یەن کود ژیانەبا و باپیراندا بکار هاتین لەسەر داخوازیا ڕێڤەبەریا شینواران یەن نمایشکرین ji bo ku rûyê dîrokê bajê rêxo bi geştyaran nîşan bide.
بۆژارێ مە بۆژارێکی کەڤنۆرە ئاکرێ بۆژارێکە gelek sîmoyê wê cane me divêya evê xwarengehê hê keleporî çêkeyineve keleporiye me gelekê caneyê akirê خلق وقت تێرە وان دیکۆرت بینتن gelek dilê wan pê xweş dibîtin wan ev dîkora gelek pê ciwanin li ber vên de me diviya her wekî berê bojarê okirê kevin wan dîkora hebûye me diviya carek xwedî em vê şêwazeyê nî bikeyineve. باجر آکره به ویش وازه بیناسازی یا آواکرنا گرک و آواهیان یه بوی خودان جوانیکا سرنج راکش بوی شاروانی آکره و ریوبریا شینواران به درکرنا هند فرمانان دوید وی روی دیروکی بپارزن هل بعد آکری بوان تاخن کونار یا برنیاس کو بویا سمبولک براکشانا گشتارن بویا ما کور و برای شینوار کلپورین آکری مهمی هولندن کو اف خانین کلپورین آکری بینا سازی وانیت تک دانو نه خراب کردن بغیر شواز روزانه به دهان گشتیار لپارزگین هرما کردستان و عراقه جبو دیدنا روی دیروکی وان گرکان اتهنت آکری داو اوهانی لوینک دیار اتناویدایا پیدا کریو یا بو اجه گرنگی پیدانه جبوکو اف گرکن آکرین کفنار روی خوی دیروکیش دست ندن جعف رو پیوت ناویدا هر کسک کو بازاره کی وبکتوه یانجی دستکاری آواهی کی بکتن دوید اف دستکاری کرنا هنه لگور پلان و برنامه شاروانی آکره و ریوبریا شینواران بن آری حسین کردستان 24 آکره بابەتێکمان هەیە کە بێگومان ڕۆژانە هەمومان بەریەکەوێت بە تایبەت مناڵەکان ئەمە کە بەرکەوتنمان لەگەڵ ئەو خوو ڕەوشتانەی ئەوانە یاخود ئەو کاردانەوانی ئەوانە ئەو کەرەستەی کە بە منداڵەکەتە ئەو پارچەیاریی کە بە منداڵەکەتە جا هەر شێوەیەک بێ ئەمە تا چەند کەسایەتی مناڵەکەتە گۆڕێ و کاریگەریە بێ لەسەر ئێمە کردمان بە بابەتێکی گرنگ تان بەیانێ لەگەڵ کەسانی شارزا قسەی لەسەرکەین بەڵام پێشەوە حەزەکەم بزانم هەکار بە مناڵی بە کەرەستەیەک زیاتر یاریتە کرد ئەو کاتە یاژە کە ئێمە منداڵ بووینە ئەو وەکو ئێستا نەبوو هۆکار زۆربی بۆ یاریکردن ڕاستە وای ئێستایان کۆمەڵێک بابەتی ئەندازیاری هاتیە کە کاری لەسەر دەکەی بۆ هزری منداڵەکە زۆر باشە هەتا شێوازی پلەیستێشنەکان ئەو کات زۆر جیاواز بوو لەگەڵ ئێستا بەڵام یعنی ئەو کات ئێمە چی بوو لە هەولێر پێمان دەگوت کە لایەنێ پێم وایە هەڵماتێن ئەم یاریە بوو و دز و پۆلیس بوو چونکە وەسائل نەبوومە یاری پێ بکەین ناچار دوو کەس دەبووە پۆلیس دوو کەس دەبووە دەست هەلوکیان هەبوو هەنێک یاری یاخود خەتخەتێنمانە کرد پەتپەتێنەمانە لە دەرەوەمان کرد بەڵامەوەیشمان هەبوو ڕاستە یانەوەی کە لە ماڵەوە بەکارمانێ نایان بوو کاڵەیەک بوو یاخود سیارەیە بوو من پێم وایە ئەو کاتە یاریەکان هەرچەنەکەم بوو بە زۆر باشتر جاوتر بوو چونکە هەندێک یاری هەیە ئێستا کە ئەیبینین لە مارکێتەکان لە شوێن یاریەکان من خۆم پێم وانییە کە لەگەڵ ینی هیچ ڕەوشتێکی مناڵێکا بگونجێ دەمانچەیە هەچی جۆری دەمانچە و تەقەمەنیە بۆ منداڵ دروست کراوە جا ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دلێر عومەر کە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە لە ستۆدیۆی سلێمانیۆ لەگەڵمان دەبێ و قسەی لەسەرەکەین لەسەر بابەتەکە بەڕێز دلێرم کاتت باش بەیانێکی باش بووەوە پێم خۆشە لەوە دەست پێ بکەی ئایا منداڵ لە تەمەنی چەنەوە بێ یاری بدرێتە دەست و ئەو یاری کە سەرەتا ئەدرێتە دەست منداڵەکان ئەبێت چ کوالیتێکی بێ و چ جۆرێک بێ بانی ئێوەش باش سڵاو لە ئێوە لە بینەرانیش سواز بۆ تەوەرەکەتان تاوان مناڵ لە کاتی لە دایکبوونیەوە هەندێک ئەڵەن لە یەک ساڵی کە ئەمە توێژینەوە کراوە کاردانەوەی هەیە 50% بۆ ئەوەی کە دایک باوکی یاریکی لەگەڵاکە هەتا ئەوەی کە مناڵێکی زۆر بچووک کاتێ شتێکی ئەی بەدەستێت لێت وەرەگرێت و دواتر فڕێیاتەوە یان زۆرجە ئەداتەوە ئەمە بۆ حسابەگرێکە ئەم مناڵە یاری کردووە حەزی لە یاریکردنە بە تا تەمەنەکە گەورەتریش بێ بێگومان کاردانەوەی مناڵەکە بۆ یاریکردن زۆرتر و زیاترە بۆیە ئەتوانین بڵین منداڵ لەو کاتەی کە ئەمە ئەو تەمەنە زۆر بچووکە لە تەمەنی 3 ساڵیەوە تەواو کاردانەوەی هەیە بۆ یاریەکان بە تایبەتی ئەو یاریانی کە دایک باوکی لەگەڵاکە نەک با بڵین یاریە زیرەکەکانیان ئەلکترۆنیەکان مامۆستا دلێر وەک دەزانین جۆری یاری هەندێک جار دەگوترێت کەسایەتی منداڵ دیاری دەکات یعنی لە منداڵیەوە
سیر دەکە هەندێک منداڵ هەیە حەز بە وەکو هاژەوتی حەز بە کڕینی دەمانچە دەکا هەندێک یاری دیکە هەیە مەسەلەن کوڕە حەز بە یاری کچان دەکات کچە حەز بە یاری کوڕان دەکات ئەمە کەسایەتی منداڵەکە دیاری دەکات تەمانەوەی یاری بە پێی جۆری ڕەگەزەکانە گۆڕێ ئەوە هەر زۆر تەندروستە ینی ئاساییە کچێگەزانێ یاریەکانی خۆی چییە مەسەڵەن عادەتەن حەز لە ئەوواکەن بووکەڵەیەکیان هەبێ و جلی ڕەنگە و ڕەنگی بکەنە بەر و با بڵین خۆیان ئارایشتی بۆ بکەن ئەمە زۆر سروشتی یان کوڕە بە پێچوانە و حەزی لە یاریەکە کە کوڕانەیە بەڵام بیرمان نەچێ ئەو یاریانەنا کە زیانی هەیە مەسەلەن باسی چەکت کرد ئەمە کاریگەریەکی خراپی لەسەر دەرونی مناڵ هەیە و وای لێ ئەکا کە با بڵین بابەتی تونند و توێژی و ڕق لە دەرونی ئەم منداڵە با بڵین زیندوو بێتەوە ئەم منداڵەش کە حەزی لە چەکە هەر لە خۆیەوە نییە حەزی لە دەمانچەیەەکە دڵنیا بکە سێری فیلمێکی کردو لەگەڵ دایک و باوکە یاخود لە درامەیەکە بینیەتی کە کۆمەڵێک ئەم چەکە بەکارێن و ئەو کۆمەڵەش پاڵەوانەکانن ئەوە مناڵیش بوونەوەرێکی لاسایی کردەوەی تا 18 ساڵی بە دەقیقی لاسایی کەسانی چواردەوری ئەکاتەوە کاریگەری خراپی ئەبێت چکا وەکو فرۆی دەڵێ بابەتی شەڕکردن شتێکە تا بە دەمیۆبەی حەزی ئەو منداڵە تا حەزی گەورەکانیش بۆ شەڕکردن زیاتر ئەبێ زۆر جار بە هەڵاڵێن ئەڵێن با و شتە بەکاربێنێ بەتاڵ بێتەوە نا بابەتی شەڕ و توندوتیژی جیاوازە عنف و توندوتیژی زیا ئەبێ تا بەکاری بهێنێ بۆیە خراپەوە لە مناڵەکەکە مثلەن لە سروشتەکەی خۆی دەرکەوێتەوە مناڵ ڕەحمی هەیە بەرامبەر ئەوانی ترە تا بەرامبەر گیاندارەکان باڵندەکان بەڵام کاتی ئەم چەکەی بەدەستەوە ئەگەر بە خەیاڵیش بێ حەزەکە دەوروبەرەکەی تێک بشکێنێ یاخود بیان کوژێ ئەگەر بە خەیاڵیش بێ کە ئەمە بیرکردنەوەیکی مەترسیە بۆ مناڵێکی پاک بۆ مناڵێکی کە بیرکردنەوەی جوانە سۆز و بەزەی هەیە بەرامبەر تەنانەت باڵندەکانیش بەڵێ باشە مامۆستا زۆر جار دایکان و باوکان گوێنیان بەوەی کە ئەم منداڵە ینی ئەگەر کچە یاخود ئەگەر کوڕە یاریەک هێنە دەست لەوانەیە ئەو مادەی کە ئەیکاتە دەمی کێشەی هەبێ باواز لەوە بێنین شێوازەکەی یاخود مەترسیەکانی بەکارهێنانی و کاریگەریەکەی بەڵام ئەوەی کە ئەدرێتە دەست منداڵ ئایا ئەتوانێت مناڵ عادەتی وایە ئەیکاتە دەمی ڕاستەوخۆ ئەمە تا چەند دروستە ئەبێت تا چەند هۆشیاری هەبێت لەسەر ئەو کارگانەی کە ئەم یاریانە دروستەکەن و بتوانن بە پێی تەندروستی و ئەوەی کە منداڵەکە ئەگەر کردیە دەمی کێشەی نەبێت وڵی بەداخۆ ئەو یارە ئەلکترۆنیەکان ئەو یاریانی کە دیاری دەستین ئەوان کۆمپانیا زەبەلاحەکان بیر لەواکەنەوە کە زۆرترین فرۆشیان هەبێ زۆرتری مناڵ خرۆشی هەبێ بەرامبەری بۆی زۆرترین لێ فرۆشن بیر لەوە ناکەنەوە کە باڵێنەوە کوالیەتی چۆنە منداڵە دواتر تووشی چیەکە خاڵی سەرەکی ئەوەیە کە دایک و باوک ئەبێت چی جۆرە یاریەک هەڵبژێرن بۆ مناڵەکان یەکێ لەو مەرجانەی کە بۆ کڕینی یاریێک بۆ مناڵەکەتەوەی نابێ حەجمی بچووک بێ مناڵەکە زوو ئەم یاری بخاتە دەمی زۆرجار ڕەنگە تووشی ئەوە ببێ کە تووشی خنکان بێخواانە خواستشتی وامان دیوە و نابێ زۆر گەورەش بێ با بڵێ مناڵەکە تاوا بێ تااقەت بکە گیر بخوا بە دەستیەوە بە کوردیەکە یاڵین ئەم مەرجانی تیاابێ وە کوالیەتی و جۆری مادەکە کە بەکارێنێ چییە؟ ئەبێ دایک و باوک ئەم ڕۆشن بیرەی هەبێ بەڕاستی چونکە مناڵ حەزی لە هەموو شتێکە حەز هەر شتێ ببینێ داوای ئەواکە کە بۆی بکڕی بەڵام ئایا دایک و باوک ئەچێتە با بڵێن ژێرداواکاری ئەم منداڵەوە یان نا پێش ئەوە ڕۆشن بیرێکی ئەم یاریە ئەیکڕم بۆ مناڵەکەم سوودی چییە وە زیانەکانی چییە؟ چکە هەنێ یاری هەیە وەکووتمان لە باتی ئەوەی خۆشی بە مناڵەکە با دواتر بە زیان لێ ئەکەوێتەوە ئەکەوێت سەر دایک و باوک نابێ ینی ئێمە دروستە ئەوە لانی پەیوەندیدار کە ڕێگر بن لە کوالیەتی ئەو یاریانە بەڵام بەعام هەتا یاریە زیرەکەکان کە بە کوالیەتی عالەمات هەیە ئەپەڕێ ئەبینین کە چەند زیانی هەیە بۆ مناڵان دایک و باوکە هۆشیارێکە چی جۆرە تایبەت بە ژینگە و شوێنی جوگرافی هەڵکەوتەی جوگرافی منداڵەکان چەند کاریگەری دەبێت لەسەر شێواز دیاریکردن ینی بۆ نمونە زۆر جار ئێمە دەبینین لە راپۆرتە تەلەڤیزۆنیەکان لە سوشیال میدیا منداڵانی ئەفغانستان منداڵانی بەشێک لە وڵاتانی ئەفریقا منداڵانی بەشێک لە شارەکانی خواری عراق هەمویان ئاواتیان یاخود هۆگری یاریکردن بە چەک ینی ڕەنگە بۆ وڵاتێکی وەکو ئوسترالیا شێواز یاریکردنێکی دیکە هەبێت ینی تا چەند ژینگە شوێنە جوگرافی کاریگەری لەسەر شێوازی یاریەکان هەیە کە ئەمەش دەبێت هۆکارێکی دەرونی بێگومان کاریەکان دەست نیشان دەکەن
بە تەکیدی هەیەی خۆی لە ڕووی دەرونیە و مناڵ وا باشە لە شوێنەکە یاری بکە بەدەر لە یاری ئەلکترۆنەکانەڵین کە کراوە بێت بەڕاستی کە ئێستا دیزایانی شقە و خاونەکانمان وایە کە مناڵ با بڵێن ئەو دەرفەتەی نییە کە لە شوێنێکی کراوە یاریکە هەم ژینگەکەی خۆش بێ هەم کراوەش بێ سەبارەت بۆی کاڵی هەنێ وڵاتان با بڵێن جۆری یاریکردنەکان فەرقەکە تەمان ژینگە لە 150 ئێمە پەروەرداکە ئێمە کوڕی ژینگەکەمانین بەڕاستی هەر ئێستا بیر لە مناڵی خۆمانەکەینەوە لەو گەڕک و شوێنی کە لە دایک بووین و کە مناڵیمان تیا بەسەر بردووە ئەزانین چەند کاریگەریان لەسەر ئێمە بۆ بە باش یان بە خراپ طبعا منداڵێک کە لە ئەفریقا گەورە ئابێ هەڵکەوتەی ژینگەکە و کولتوری ئەو شوێنە ئەو منداڵە گەوراکە لە یاریکردنەکەیەوە لە خواردنیەوە لە جلوبەرگەوە لە هەموو شتێکەوە مناڵێکش لە کوردستانە لە مناڵێکش لە ئەمریکایە ئەم جیاوازێر هەیە لە هەموو وڵاتانە بەڵام ئەوەی کە ئێمە باسی با بڵێن ژینگەی خۆمان بکەین ژینگەی کوردستان ئەوەیە کە دایک و باوکە بێ هۆشیار بێ مناڵەکەی تێکەڵی چی ژینگەیەک ئەبێ و ناشبێ ئەم بابەتە بە حساسیت وەربگیرێ بە بیانووی ترسان لە تێکەڵبوون لە منداڵ زۆر جارەڵێن باتوشی شتی خراپ نەبێ باتوشی قسەی خراپ نەبێ مناڵەکە قەتیس بکەین لە ماڵەوە نهێڵین ئەوانی تربین چکە ڕووی کۆمەڵایەتی مەهارەیەکە کە لە ئینسانە هەیە ئەگەر ئەمەی لێ بگریتەوە دواتر کەسێکی گۆشەگیر دەرەچێ چەنێ ئاو خۆراک و ئەوانە گرنگە ئینسانیش لایانی کۆمەڵایەتەکەی بەهێز بێ چکە لەناو کۆمەلگایە سبینی خۆی ئەسەلمێنێ لەناو کۆمەلگایە باوەڕ بەخۆبوونی بەرەو پێشتر ئەبا باشە ئەمە لە ڕووی کەسایەتی یاخود کۆمەڵایەتی باسمان کرد پێم خۆشە دوا پرسیارم لەسەرەوە بێ کە ئایا بۆچی یاخود لە ڕووی جێندەرەوە بۆ ئێمەواکەین هەر منداڵێکە لە دایک کە بەگەر کچ بوو بووکەڵەیەکی نەدەست ئەگەر کوڕیش بوو ساریەکی نەدەست ئەمە دروستە یەکسەر لە منداڵی ئەمە هەستیەوەی لا دروست ناکەین تۆ کوڕی تۆ پیاوی تۆ بێ ئەمەت پێبێ تۆ ئای بە بووکەڵەیەکە پێبێ واتە ئەم مرۆڤ کە ینی بەبێ هیچ شتێک بەس جێندەرەکەی تر دیاری کردووە کە ئەمە نێرینەیەکە ئەبێت بە دوور بێت لە بووکەڵەیەک لە یاریەکی ئەوەی کە پێوتری قاپ و کەوچکۆوانە ینی نابێت هەر لێ حرامەکرێ ئەسڵ دوایی خۆی وای لەیە کە حەزی لێ نەبێ هۆکاری ئەمە چی ئەمەش هەر جیاوازی ڕەگەزی دروست ناکا لە نێوان ئەو دوانەیە بێجگە لە مەترسیەکانیەوەی کە وتمان دەمانچێ یاخود لە ڕووی کوالیتیەوە ئەمەش مەترسێکی دیکە نییە بەڕای ئێوە پرسیارەکە جوانە بەڕای من نەخێر چکە ئێستا شتێکمان هەیە لە پەروەردەمە پێڵین پەروەردەی سێکسی پەروەردەی سێکسی لە 3 ساڵیەوە دەست پێەکە مناڵ ئاشنا بێ سەرەتا بەخۆی کە ئەمەی تر کچە کە ئەمەی تر هەنێشتی هەیە جیاوازترە لە کوڕ بەپێی مێشکی منداڵەکە ئەم پەروەردە دەست پێەکانەک ئەوەی خوانەخواست شتێکی بۆ باسکەین لە توانای ئەوانانە بێ ئەو یاریکردنە بووکەڵەکە نایم بەدەست کوڕۆی بەدەست کچەوە تۆ ناڕاستەخۆف ئەم پەروەردەت کردو بەڕاستی بەڵام با بە شێوە سلبەکەی بیری لێ نەکەینەوە مەسەلەن کوڕ چەکی پێبێ سیاری پێبێ نەخێر ئێستا سیارە هەردووکیان پێیانە یاخۆت کۆمەڵە شتێ جاران تایبەت بۆ بە کوڕ ئێستا لە دنیای واقعا کچ و کوڕیش کە گەورە من هەردووکیان مبارەسەیەکەن بەڵام کوڕێک ڕەنگە یاری ماڵەباژێنە قەت نەکە مەسەلەن سبینێ یینی کە سعادێکی وانە بێ خۆی کە گەورە بێت تێگا ئەم شتە چۆنە نەک ئەوەی بەڕای من کە تۆ کوڕێک ناچارکەی بووکەڵەیەکی پێبێ و مناڵ منە بەحساب وەکو یاری خۆیان مناڵ پەروەردە ئاکەن و ماڵیان هەیە و چالێ ئەنێن ئەمە خۆی ئاساییە ئینسان لە ژیانی هاوسەرگیریشە ئەم شتە ئاڵ و گۆڕەکرێ پیاوە یارمەتی ئافرەتە ئافرەتە یارمەتی پیاوە ئیشی پیاوانە ئەدا زۆر جارەمە ئاساییە بەڵام بەڕێی من هەندێک یاری هەیە وەکو نمونی کە خۆت باست کرد زۆر ئاسایی سروشتیە کە هەرێکیان بەجا ممارەسەی بکەن یعنی یەکێک لە مەرجەکانی ئەوەی کە تۆ چۆن یاریەک بۆ مناڵی هەڵەبژێری یان ممارەسی کە ئەوەی کە ئەبێ ڕەچای ڕەگەزی بکەیت عادەتەن کچ حەزی لە شتی ڕەنگا و ڕەنگە کوڕوانیە کوڕ کەمتر وایە لەبەروی سایکۆلۆژیای مناڵ کچ و کوڕ جیاوازترە دوو عالەمی جیاوازن حەزەکانیشان جیاوازە بەس بە شەرتێ ئەو یارێ زەرەری نەبێ بۆیان و بیر لە ئەندەر ئەنجامەکەی بکرێتەوە ئاساییە کوڕان یاریەکەکەن کچان یاریەکەکەن و یاریەک هەیە هەردووکیان جاریوە هاوبەشن مەسەلەن ئاساییە کچ و کوڕێک لە تەمەنێکی گەورەترەوە فێری شەترەنجەکرێن خۆ شەترەنج مەسەلەن دیاری نەکراوە یاریەکی هزریە کچی شەیکا و کوڕانی شەیکا بەڵێ مامۆستا دلێر عومەر ڕاهێنەری گەشە پێدانی مرۆی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بووی
باشە هاژە باسمان لە کۆمەڵێک یاری کرد بەڵام پرسیارێکی تۆ سەرنجی ڕاکێشە کە ڕەنگە تۆزێک جیاوازم لەگەڵ تۆ ئەوەی کە بۆچی منداڵێکی کت یاری بووکەڵە دەکا کە لە دایک دەبێت بووکەڵێکی دەدەنە دەستی بەڵام کوڕێک با بڵێن ئۆتۆمبیلی دەدەنە دەست من لەگەڵۆدام کچەکە ئۆتۆمبیلەکەشی پێ بدەن ینی بۆ هەر بەڵام بووکەڵەکە پێم وایە هەر لە منداڵی و پەروەردەکردنێکی دایکانەی زۆر زۆر جوانە وانە هەموو شتێک هەکار لایانی جوانی هەیە لایانی باشی هەیە بەڵام لەگەڵەوەشدا ئەو لایەنە زەق نەکرێتەوە ڕاستە جوانە کچ هەر خۆی تەبیعەتی کاڵی کچ زۆر جوانە ڕەنگە جوانیە شیرینیە هەموو ئەمانە لە مینەکانە هەیە بەڵام ئەمە زەق نەکرێتەوە بنمونە ئەگەر مناڵێک حەزی بە کوپێکی پەمەیی بوو بیبات کوڕەکە بوو بچووکن یاریەکەن یاخود بووکەڵەکە یاخود ئەگەر کەروێشکێک شتێکی وا بوو یەکسەر گەورەیەک پێی نەڵێ دانیشە تۆ پیاوی نابێ ئەوە بەریت ینی ئەمە زاقکردنەوەی ئەمە تربێتدانی ئەو تاکەیە لە کۆمەڵگا بۆ پیاو سالار بوون بۆی کەیدی کە گەورە بوو پێی وا بێ ئەمانە هەمووی پیاون ئەمە ژنن ئەمە پێوترێ لە قاڵبدان ینی هەموو مامۆستاکانی کە لە بواری جەندەرایشەکان پێوترێت لە قاڵبدان ئێمە کاتوینە سرم دنیایە نەمانزانیوە پەمەی بۆ کچەشین بۆ کوڕە بێگومان خۆی جای کردو بەڵام ینی خانمانیش دەتوان وا بکەن بڵێن پەمبەکە دەبی هی ئێمە بێ ینی بەو شێوازە نا کە پەمبەکە بۆ خانمەکە دەستنیشان بکەن بۆی کە کوڕەکە بێ خۆی جیاواز کاتەوە پەمبەکە بۆ من نابێ دەبی خانمان پێیان وابی پەمبەکە جوانترە سەرنجڕاکێشترە من شایانی ئەوە ڕاستە ئافرەت یاخود مینەکانەوە دەجوانن بەو هەموو ڕنگ و جوانی و ئەتەکیێتانەوە کە تایبەتن بۆ بەڵام یعنی تر بڤژنیە گەر منداڵێکی کوڕ دەستباتە یاریەک یاخود کچێک دەستباتە سارێک یاخود ئەوە تیر و کەوانێ شتێکی ئەوەی کە لەو شێوەی مەترسی نەبێ ڕاستە باش هەندێک یاری ترمان هەیە پەیوەستە بەو منداڵانەی کە تەمەنیان لە 6 ساڵانە ئەم کۆمەڵی گاری ئەنجام بدەن و گەورەکانیش یارمەتیان بدەن بۆ ئەم یاریانە تا ڕێژەی زیرەکەیان بەرز بێتەوە و هەزر و بیریان فراوانتر بێت بۆم مەبەستە شنیار وشیار کە توێژەری کۆمەڵاتیە لە ستۆدیۆی سلێمانیەوە چەند ڕێنماییەکی تایبەتی هەیە بۆ پرۆگرامەکە و لەگەڵمان دەبێت تا بزانین ئایا ئەو یاریانە چۆنە و گوێبیستی دەبین. سڵاتان لەبێ ئازیزانم من ناوم شنیار وشار عیزەتە توێژەری کۆمەڵایەتی میوانم لە کوردستان 24 و توێژەرێکی کۆمەڵایەتی ئەمڕۆ باسی چالاکیە تەرکیزەکان و یاریە تەرکیزیەکانەکەین بۆ مناڵ بە تایبەتی لە تەمەنی دایانگەتە یاری بریتە لە سروشتیترین حەزی مناڵ بۆ ئەوەی کە چی بکە خۆی بدۆزێتەوە هاوڕێ بدۆزێتەوە بتوانێت کە کۆمەڵایەتی ببێ هاوڕێیەتی بکە لە هەمان کاتە هاوبەشی پێ بکە لە یاریەکانیدا و ئەکا کە چێت لە ڕووی زمانەوانی و گەشە بکە بۆ نمونە ئەم یاریە تەرکیزەی کە هەمانە کچێکی جوانە ڕەنگی زەردە قژی کاتێک کە مناڵ یاریەکە بەکار ئەهێنێ جلی لەبەر ئەکا فێری ئەوە ئەبێت جستەی خۆی بناسێ لە هەمان کاتیشا فێری ئەو جلانە ئەبێت کە لەبەری ئەکا واتە جاکردنەوەی ڕەگەزەکانە لە هەمان کاتیشا جاکردنەوەی ڕەگەزی خۆیەتی باشە ئەم پاپێڵاوانە کە لە پێ ئەگات فێر ئەبێ کە چی بکات کە کاتێک دایک و باوکی بردیان بۆ دایەنگا باشە خۆی بتوانێت ڕۆژانە پێڵاوەکانی خۆی لە پێ بکە واتە ئەمەش یەکێکە لە چیە یەکێکە لە یاریە تەرکیزەکان کە بە مناڵ ئەکرێ جستەی خۆی ئەناسێت لە هەمان کاتە. یاریەکی تەرکیزی ترمان هەیە کە پیشانی مناڵ ئێن پەزڵەکانە پەزڵەکان بۆ ڕێخستنە بۆ نمونە پشیلەیەکە بۆ نمونە ورچێکە ڕێخستنی ئەم پەزڵانەیە کە زۆر گرنگە بۆ ئاسی مێشکی گەورە ئەبێ زیاتر فراوان ئەبێ پرسیار دروست ئەکا لە مێشکە لە هەمان کاتیشا توانێت وەڵامدانەوەی بۆ خۆی ئەبێ توانێت وەڵامدانەوەی بۆ چواردەوریە بێ ڕاستە تۆ لەوانەیە پرسیار بکەیت بڵێ ئایا مناڵێکی بچووکە لە تەمەنێکی 3 ساڵە 2 ساڵە چوزانێک کە وەڵام و پرسیار چییە با ئەزانێت لە مێشکی خۆیان یەکدانەوەی بۆ ئەکا لەگەڵ خۆیان قسە ئەکا لەگەڵ خۆیان گفتوگۆ ئەکا تۆ ئەتوانیت لەم ڕێگەیەوە لە مناڵ بکەیت تەرکیزی فراوان بکات. چۆن بتوانین مناڵ تێکەڵاو بکەین ئەمە بۆ خودی دایک و باوەک زۆر ئەگەڕێتەوە کە خێزان یەکەم ژینگەی پەروەردەییە کە مناڵی تێدا پەروەردە ئەبێ مناڵی تێدا گەورە ئەبێ دووهەم دەستگای پەروەردەیی باخچەکانە لەگەڵ دایانگەکانە لەگەڵ قوتابخانەکانە وا لە مناڵ ئەکا دەرگایەکی فراوان بێ بۆ پەروەردەکردن بەڵام تۆی دایک و باوەک بۆ ئەوەی کە منداڵەکەت کۆمەڵایەتی بکەی ئەبێت چ ڕێگایەک بەکاربێنی ئەوەیە کە تۆ پلانێکی استراتیژی بۆ خۆت دابنێ بۆ خێزانەکەت دابنێ بۆ ئەوەی کە ڕفتاری مناڵت باشتر بکەیت لە ڕووی تەرکیزیەوە
تەکنیکیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هاوبەشی پێکردنی یاریەکانەوە لە هەمان کاتەوا بکەی کە مناڵێکی گۆشەگیر نەبێ واتە تۆ ئەبێ پلانێکی پێشوەختە دابنی دوو هەم دایک و باوکی خۆشەویست ئەبێ کە کاتێک پلانەکە دانا ئامانجێکی دیاریکراوت هەبێ بۆ ئەم پلانی کە دای ئەنێ ئامانجەکەشت چییە ئەوەیە کە منداڵەکەت کۆمەڵایەتی ببێ ئامانجەکەت ئەوەیە کە منداڵەکە دیاری بکە پێویستە بەیەکەوە هاوبەشی پێ بکەن ڕاوبۆچوونەکان بگۆڕنەوە کاتێک کە تۆ ئەتەوێ ڕەفتارەی مناڵێک گۆڕی بۆ نمونە تۆ ناتوانانی کاتێک داوای ئایپادەکە داوای مۆبایل ئەکا لە جێگەی ئەم یاریە سروشتی خۆماڵیانە یاخود لە جێگەی ئەم یاریە تەرکیزیانە تۆ ئەبێ هاوکار بی نەک بڵێ بیەرێ قەیناکە کاتی خۆیەتی با یاری بکە بە مۆبایل و ئایپادی ببێ نه تۆ ئەبێ لەگەڵیەکە هاوبەشی بکەیت تەنسیقێک بکەیت لەگەڵیەکە نابێت بە هیچ شێوازێک وا بکەیت کە منداڵەکە هەست بکە کە یەکێک لایەنگری ئەکات و دوای ئەوە ئەکا کە کەسێک خۆشی ئەوێ ئەچێ بەلای ئەو کەسەیە ئەو دایکی ڕقلێ یان ئەو حەزی بۆ دایکە نییە کە دژایەتی ئەکا بۆ لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆیە ڕاستە تو ئەتوانیت کە وا لە مناڵەکە بکەی لە جاتی یاریە ئەلکترۆنیەکان یاریە تەرکیزەکان بەکاربهێنێ بەڵام لە هەمان کاتیشە تۆ نابێت بە تەواوەتی یاریە ئەلکترۆنیەکانی دێوەرگریتەوە دژایەتی بکەیت چونکە هەر شتێک کە دژایەتیت کرد بۆ مناڵ حەزی لێ بێ بەکاری ئێنێ لە پشتی تۆ بەکاری ئێهێنێ کاتێک کە تۆ چاوەلێنیە مەشغوڵی ئیشوکاری ماڵی بەکارێنی نا ئەبێ پلانێکی پێشوەختەی بۆ دابنێ وا بکەی کە کاتێک ئەم مناڵە حەز ئەکا یاری ئەلکترۆنیەکان بەکاربێنێ تۆ وای لێ بکەی بە یاریکی تەرکیزیەوە وەکو ئەم یاریانە مەشغوڵیکەی بۆ نمونە کاتێک توی دایک و باوک ئەتەوێت چیرۆکی بۆ مناڵەکەت بگێڕیتەوە بەرئێخێکی وا دروست بکە ئەیکی تەملتەوە ئەم بەرئێخەیە باشە هەرچێکی تیا دروست دەکەم ئەم بەرئێخەیە ئەم ورچە چییە؟ شانەی تایە، سێوی تایە، پێڵاوەکانی خۆی تایە ئەو پێداویستیانەیە کە پێویستە مناڵەکە پێش ئەوەی کە بچێ بۆ داهێنگە بەکاری ئەهێنێ باشە تۆ لە ڕێگەی ئەمەوە ئەتوانی کە چێوا لە مناڵەکەی سروشتی خۆی بگۆڕێ بۆ مناڵەکە سێو ناخوا حەزی لە سێو نییە ئەڵێ گیانەکەم ئەزانی ئەم ورچە سێوێکی زۆر جوانی هەیە بەیانیان ئەڕۆت ئەی خوارد قژەکانی شانە ئەکات کاتێک ئەچێ بۆ دایەنگا ئەجا پێشەوەی بچێتە دەرەوە پێڵاوەکانی لە پێ ئەکا لە هەمان کاتە چیە تەوقەکە لە قشی ئەیە ئەمە وە ئەکات چی بێ مناڵ حەز بکات کە چیرۆک ببیستێ دایک و باوکی خۆشەویست وەکو ئەزانن پێشتر یاریە خۆماڵەکان وەکو خەتخەتێن وەکو مرمورێن کە پێشتر ئێمان کرد ئێمە لە بەردەگا چێژێکی زۆر تایبەتی هەبوو بۆ ئێمە باشە بەڵام ئێستا لە جێگەی ئەوە کە یاری ئەلکترۆنەکان جێگەی کردوتەوە مناڵ هەنە کۆمەڵایەتیە مناڵێکی شەرمنە مناڵەکە حەز ئارەزووی ئەوە ناکە کە تێکەڵاوی کۆمەڵایەتی هەبێ مناڵەکە حەز ناکە کە چالاکی تەرکیزەکان بەکاربهێنێ بۆ ژیانی تایبەتی خۆی کەواتە پێویستە دایک و باوکی خۆشەویست تۆ لەوە زیاتر بتوانی کە پەرە بەتوانەکانی خۆت بێ خۆت ڕۆشنبیرکەی خۆت کۆمەڵایەتی بکەیت تاوەکو منداڵێکی کۆمەڵایەتی و ڕۆشنبیر بۆ داهاتوو لە هەمان کاتیشا بۆ خۆت بۆ کۆمەلگا دەستەبەر بکەیت تۆ ناتوانی کە مناڵێک دروست ئەەکەی ناتوانانی لەوەی کە بەتایبەتی وەکو ئالەتێک بجوڵێتەوە بەڵام لە هەمان کاتە ئەتوانی ڕفتاری بگۆڕی مناڵ لە سەرەتای تەمەنی داوەکو هەویرێک وایە ئەتوانی بیشێری ئەگەر چوێ تەمەنی باخچە چوێ تەمەنی قوتابخانە ناتوانانی ئەو هەنگاوە جێبەجێ بکەیت بۆی پێویستە لە سەرەتاکانی تەمەنیدا یاریە تەرکیزەکانی بۆ بەکاربێنیت و لە هەمان کاتیشا کاتی بۆ تەرخان بکەیت سپاس دووبارە هەکار بۆیە ئەمڕۆ بەگشتی ئەوەندە چڕیەکەینەوە لە بابەتەکەیە کە زۆر هەستیارە زۆر واتە توانین بڵێن بناغی مناڵێکی تەندروست و تاکێکی تەندروستی داهاتوو ئەوەیە کە تۆ لە بچووکترین شتەوە لەو یاریانە ئەیتە دەستی و چۆن پەروەردەیەکی جیالەوەی کە دایک و باوک چۆن ئامۆژگاریەکەن ئەوەش تەسیری هەیە ئاژ هەر لەسەرەوەی بۆی لەو پرسیارانەیە کە کردت ینی زانیم مەسەلەن بۆ منداڵان حەزت بە چیارەکە و پێویستە جیاوازی نەکرێ لەسەر ئەم بابەتە دەوەستین دەکەینە پرسیار پێم وایە وەڵامەکەش بەدڵی تۆ دەبێ یو میوانەیە کە هەمانە سوودەکانی هوەری جەنگی و هوەر بەرگریەکان بۆ منداڵان میوانمان هەیە مامۆستا ڕەفیق یاسین ڕاهێنەری نینجۆ یاخود نینجا لە سویسراوە لەگەڵمانە مامۆستا ڕەفیق بەیانیت باش لەم پرسیارە دەست پێ دەکەم ئێستا تەنیا کوڕان یاری هوەرە جەنگیەکان دەکەن یاخود کچانیش دەیکەن ئەم پرسیارە باشە بەدڵمان بەیانیت باش مامۆستا بەڵێ یاری جێتەڵێمان بەڵێ یاری هوەرە جەنگیەکان حتما پێ جیاوازە لە چند میخوام بکارید جیاوازی چی نیە نازم وڵای پرسیارەکە
مامۆستا قسەکە من ئێمە گوێمان لێتە. یاری هونەرە جەنگیەکان یا وەرزشە گرنگە بۆ منداڵان یاری یانیش بابێن جەنگی یانیش چیزی ماکە منداڵدا هەیە لەناو مرۆڤدا منداڵ لەبەرەوەی بوونەوەرێکی تازە نەوەی داهاتووی ئێمە نەوەی دەبێت بکرێ وەکو باوک یان وەکو ئەو ژینگەی کەوا منداڵەکان دەکرێن با پەروەردەیان بکەن بەیانی دووبیان کاتیان سوود لەو وەرزشانە وەرگرن توانن ژیانی ڕۆژاندا بەبەستماچی لە ژیانی هەموو بەکاری بێنن بەشمانەوە نێکەوە شەڕ لە خەڵکی تری بدەن با پێچەوانەوە وەرزشە هونەرە جەنگیەکان دەدەن کە منداڵەکان بتوانن لە کاتی کەوتنیان ڕۆڵی سەر گەورەبوونی خۆیان چونکە منداڵ خێرای گەورە دەبێت ئاڵای بەرز دەبێت گەورە دەبێت کاتی گەورە ئەگەر بەشداری هونەرە جەنگیەکان نەکات کەسێکی نەبێ مامۆستایە سێنسێ مێنتۆرایەکی نەبێ ئەو کات تووش حەزت ئازاد دەبێت پێرەوە بێتەوە ئەو گەورە ناکاو ڕەدار بکات. باشە مامۆستا لە تەمەنی چەند ساڵیەوە مناڵانە توانن فێری ئەم هونەرە ببن؟ بەڵێ لە 4 ساڵیەوە دەتوانین دەست پێ بکەن بەڵام ئەوەی کە سەرشانی دایک دۆزۆ یا باش مامۆستایەکی باش دۆزنەوە بەیانی ئەوەی کە گشتی باش گشتی خراپ نەبێت دۆزۆیە یان ئەگەر باسی جۆیان نۆرمال ئەو منداڵانە لێ زۆر لەوەی کارکرد هەر وەکو زۆر باس بەسەر جەستەی بەو شێوەیە جۆرەبوونیشدا دەتوانێت ئەگەر وریای پێشتا دەتوانین پەردەوام پێڵینەوە بەدوار بەتی خۆی بکات و لە سوزەنجیانە یان لەو بەرەو پێشتر بچێت. باش مامۆستا تایبەت بە جەستەی منداڵ یاخود توانای جەستەی منداڵ کاتێک کە لە منداڵیەوە لە سەرەتایەکی زوو دەست پێ دەکات بێگومان توانای جەستەی زۆر لاوازە ڕەنگە یانی ڕاهێنانێکی زۆری بێت تاوەکو یان دەتوانێت بەرگەی ئەم فشارانە بگرێت کە لەم یاری ڕوبەڕووی دەبتەوە ئایا کە گەورە دەبێت یاخود کە دەچێتە ناو تەمەن پیر دەبێت ئەم یاریکردنی نینجایە کاریگەری لە سەرمانەوەی دەبێت؟ خۆی ئێستا ئەگەر تەماشای مامۆستای گەورەی ناوی چوونی سەنسی ئێستاش دەرز دەدات ئەسڵی مەسەلەکەی ئەوەیە مامکن لە هونەرە جەنگیەکان هەمیش باش بیژین گەورە پێداوی پیدان بیژین بە بەشتێکی باش بێ و سوود تووشی سەقەتی بکەین تووشی کەمەنداوی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە هونەرێک هەڵدەبژێرینێ چونکە ئەگەر ژمانەیەوە نییە کەسێک دەکات ئەس ئەو شتانێکەوە لە ڕێگەی هۆرود سینماوە دەگوڵێت منداڵەکان بەڕاست یەک لەو شتانەیە کارگلێری پێشت پێکرد یان هەڵت منداڵەکان ئاماز لە هونەرە جەنگیەکان ئەو کەسە ببێتە هایڕۆلمانیان هەمان لەسەر جەستی توانێت کە هەیتی بەڵام بەرەو پێش دەبا هەڵومەرج و بارودۆخ تۆ بتوانێت بەرگەیان بێتتر ئەوەیە کە منداڵەکەم دە ساڵی ئەوڵ توڵە وشتوە بەشداری دەکات پاش 15 ساڵ سەقەت دەبێت کەوەندام لە ئەوەیەوە هەنای ئەوەیە کە منداڵەوە زۆر شتەیە سیمتۆمی ئەوانە کە هاوار منداڵەکە لەو جۆرە منداڵەکان ڕاست لەوانەیە ئەو بوتوڵە دێنتەوە قاز دێنتەوە شتی زۆر جۆر دێنتەوە بەڵام نیوەی کاریکردنەوەی ژیانی تووشی پەیماندا شتێک بەرپێ خەڵکو بەپێچەوانەوە یانیش نیەتی
ئەو کەسە بتوانێت ژیانشی باش بەسەر بە جستیەوە شەمدامی ئەوە لە بهەتا لەبی یارمەتی بەسەر ژیانی ڕۆژانە تا بتوانێت چۆن بەرگی چ شتێک بگرم ئەوەیە داواکاری لە هونەر جێژەکان. باشە مامۆستا ڕەفیق یاسین ڕاهنەری نینجۆچۆ و یاخو بڵێن نینجا لە سویسرا لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆیەوە. باباسی خانمێک بکەین لە سلێمانیە زۆریش دەستڕەنگینە. جا ئێستا ئازایەتی نییە گەر کەسێک تەمەنێکی یاخود بڵێن گونجاوی هەبێت بۆی کە کار بکات بە تایبەت ئەگەر گەنج بێ ئەڵێ کاتی خۆیەتی. بەڵام ئەگەر بۆ خانمێک لە تەمەنێک کە بەرەو گەورەبوون بڕوا ئەوە زۆر زۆر قورسترە. نمونەی زۆر جوانە هاژە لەسەرەوەی کە تەمەن هیچ کات ڕێگر نییە لە بەردەم حەز و خولیاکان و لە بەردەم کارکردنیش تەنانەت. یعنی ئەوەی کە متمانەی بەخۆی هەبێت دەتوانێت هەر کات و هەر ساتێک لە هەر تەمەنێک ئەوەی کە لە خەیاڵیدا هەیە بیکات. هەروەک چۆن خانمەکێ لە سلێمانی کە ناوی ئەڵماس عەلیە و یەکێکە لەوانی لەو خانمانەی زۆر دەستڕەنگینە کاری ڕستن و چنی ناکات. ئەڵماس ئەم خولیایی لە دایک و باوکی بۆ ماوەتەوە و لەسەر دەستی دایکی و خوشکەکانی فێری ڕستن و چنین بووە. ئەمەشی کردوتە هونەرێک بۆ دروستکردنی چەندین کەرەستەی ناوازە. بۆ نمایشکردنی بەرهەمەکانیشی تاوەکو ئێستا 5 پێشانگای تایبەت بەخۆی کردوتەوە و داهاتی فرۆشتنی کارەکانیشی تەرخان کردووە بۆ پرۆژەی خێرخوازی. من ناوم ئەڵماس عەلیە لە شاری سلێمانی لەدایک بووم لە گەڕێکی سەرشەقام مەواری 1950 هەر لە مناڵیمەوە باوکم هەر خۆی کاسبکار بووە ئەنی سنعاتکار بووە دایکیشم هەروەها دەستڕەنگین بوون منیش هەر لەوانەوە فێر بووم خوشکە گەورەکەشم ئەویش هەر دەستڕەنگینە ئەویش هەرکاری دەستی ئەکات منیش خۆم هەر لە مناڵیەوە لە جلە بووکەوە ئیتر دلی بووکمان ئەدر و اینجا دوای فێری خۆمان فێری خەیاتی کرد جلمانە در و تا گەورە بووین بەڵام بەهۆی خوێندنەوە و ئەمانەوە تەبعەن ماوەیە گوازمان لێ هێنا لەو شتانە بەڵام دوای دەستم پێ کردەوە. یەکەم پێشانگام لە ساڵی 1990 بۆ 92 لە ماڵی کەمالی شێغەریب ئەو کاتە ماڵەکە چۆڵ بوو بۆ نەوجوانان پێشانگاکەم کردەوە کارەکە خێرخوازی بوو لە دوای ئەوە دەستم پێ کردەوە بەکاری کارە دەستیەکانم لە 2014 بۆ خەستەخانەی هیوام کردەوانی هەر ئەوش کارێکی خێرخوازی بوو لە 2016 دیسانەوە کردمەوانی ئەوش هەر بۆ ماڵە فەقیر و ئەو ینی هەر کارەکان بە زۆری خێرخوازی بووە. ئەم ساڵ ئەم بلان کە تازانم کردووە بە زۆری کارەکانە بۆ خانمانە ئەمە شێوەیەکیانە ئەمانەش هەر بازنە هەر بۆ دەستی خانمانە هەوادارێکی زۆری هەیە زۆر داوایەکەن ئەمانە بۆیان بکەم زۆر عنی داواکاری زۆر زۆر لەسرە ئەمە هەمووی کاری دەستی خۆمە کەسیش یارمەتیم نایەت حەزەکەم دنیا ڕەنگا و ڕەنگ بێت بۆیە ئەو ڕەنگە جوانە نەشەڵە بژێرم حەزەکەم هەمووی دڵی پێخۆش بێ ینی طبعاً ئەم ڕەنگانە دڵەکاتەوە ناچم بەلای شتی تاریک و ڕەنگی تاریک و ڕەنگی تۆخ و ئەوانە چکە بەڕاستی ئەو بێزاریە بۆ ئینسان ئەمانە ئەم ڕەنگانە بەکارهێن.
بابەتی دواترمان بابەتی هۆشیاری تەندروستیە و بایەخدانە بە خۆت بە تەندروستیت بە جوانیت بە هەموو ئەمانە بابەتی دانەکان هەمومان حەز دەکەین دەم و دانێکی ڕێکمان هەبێت وانە ئەنی بۆ مەبەست دەڕۆنێ دکتۆر باشترین با بڵێن فلچە و باشترین معجون و هەموو ئەوانە بەکار هەکار لە سەتمێکیە جوانترە کە دەمودانێکی جوانە پێوە بووی تر هیچ نە هیچی کەمەکە جا پۆستیە پۆست ئەوەیە هۆلی سمایل نەبی دانەکانت باش بستە بەداوەش تەواوە بۆی هەر کاتێکیش کە ڕستمەگری هیچ شەرم ناکەیلەوەی کە پێیەکەنی دەمەکەی کەس لە کۆمنتش بۆت نەنووسی هۆلی سمایلە دوایە وایە نا تا ددانی خۆمە و هەندێک جاریش پەنا بینە بەرەوەی کە هەندێک کەرەسەی پزیشکی ئەو ناپزیشکیش تا جوانتر دەرکە ئەمانە بەکاربێنین چونکە ئێستا زۆر کەرەسەی جیاواز هەیە بۆ دەرکەوتنی ددانەکان و شەویلگە و دەم و لێو بۆ جوانترکردنی و یەکێکی لیش لەو کەرەسانە پارچە لاستیکێکی تایبەتە کە ئاخرێتە ژێر ددانەکان تا خەتی چەناگە دروست بێت و پێڵێن هێڵی تەکساس یاخود چەناگە لەسەر ئەم بابەتە دکتۆر هەڵوێستی هاوکارمان لایەنە باش و خراپەکانی ئەم پارچە لاستیکەمان بۆ باز دەکات کە من هیچی لێ نازانم تەنیا لە سوۆشیال میدیا بینیوە منیش هیچی لێ نازانم باکچیش مەزان بە منەڵی بەس بەڕاستی هەکار منیش لەبەرەوە نییە کە ینی لی نازان هەر تا لە بینیم نامێت چونکە ئەم ساڵ ئەم مۆدێلە هەیە خۆ دەموچای من ژووری میوان نییە ئەم قەنەفەی بۆ بکڕم ساڵێک تر لای بەم وایە ینی متمانەش بە خۆ دەوی زۆر باشە بەتەکید وەکۆی کە خۆت هەی جوانتری بۆ هەمومان لێک بچین بابزانین دکتۆر هەڵوێست سەڵەچی سڵاتان لێ بێ من دکتۆر هەڵوێست شتێک هەیە ماوەیە کە زۆر کلامی بۆ دەکرێت و زۆر دێتە پێشچاومان و ڤیددیۆکانی دەبینین ناوی ئامێری دروستکردنی هێڵی تەکساس و چەناگە یاخود جەوڵای شتەکە پارچەیەک لاستیکە ئەمەیە کە من ئەمڕۆ بۆم هێناون تاوکو پیشانتانی بم شتەکە چییە بۆ نییە کە خۆم بەکاری بێنم دەکرێت نێوان ددانەکانی سەرەوە و خوارەوە بەم شێوەیە وە گازی لێ دەگیرێت دەوترێت ئەمە بۆ ئەوەیە کە ماسوولکەکانی چەناگە و ئەم دەڤەرە بەهێز بن وەک هێڵی تەکساس دەربکەوێت هەندێک کەس کە بەکارێن هێناوە لە ملاولا دەڵێن کە شێوەی دەموچاومان و چەناگەمان جوانتر بووە و سوودمان لێبینیوە بەڵام سێشت هەیە کە دەبێت بیزانیت یەکەم کاریگەری ئەمە بەو شێوەیە نییە کە پیشانتا دەدرێت و شتێکی کەمە دووەم هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە بڵێت بەکارهێنانی ئەم جەوترێنەرانە تەندروستن سێم ئەگەر کاریگەریەکشی هەبێت تا ئەو کاتەیە کە بەکاری دەهێنیت کە وازت لێهێنا کاریگەریەکەی نامێنێت ڕێک وەک چۆن یاریزانانی لە جوانی بە درێژایی ئەو ماوە یاری دەکەن و قورسایی هەڵدەگرن ماسوولکەکانیان بەهێز دەبن و کەواز دێنن وەک خۆیان لێ دێتەوە ئەمیش ئاوایە لەوانەیە بڵێت ئێمەنیش بەردەوام بەکاری دەهێنم ئەهاجا ئەو کاتە کێشەیەکی دیکە سەر هەڵدەدات بەپێی قسەی پزیشکانی پسپۆر زۆر بەکارهێنانی ئەم ئامێرە بۆ شەویلگە خراپە و ماسوولکەکانت تووشی ئازار و تەشەنوجات دەکات جگەلەوەش ئامێرەکە ددانەکان دادەخورێنن چونکە تۆ بە بەردەوامی فشارێکی زۆر دەخیتە سەر ددانەکان و گاز لەمە دەکریت و سەر ڕووی ددانەکانت دەڕوات ئەم قسانی کە کردم بۆ هەموو کەسێک ڕاستە بەڵام هەندێک کەس هەیە کە هەر نابێت بیر لە بەکارهێنانی ئەم ئامێرە بکەنەوە بۆ نمونە و کەسانەی کێشەی شەویلگەیان هەیە کە ئێمە ڕۆژانە دەبینین زۆربەی خەڵکی کوردستانم کێشەی هەیە و کەسەکە کە دەم دەکاتەوە لەرزێک دەکەوێتە جوڵەی دەمیەوە یان کرتەکرت لە شەویلگەیەوە دێت ئەو کەسانش کە نەشتەرگەریەکیان کردووە یان برینێک لە دەمیاندا هەیە یاخود ددانەکانیان ڕێک کردوێتەوە و پێشتر تەلیان داناوە ئەگەر نانەوێت ددانەکانیان وەک خۆیان لێبێتەوە بە هیچ شێوەیەک نابێت ئەم ئامێرە بەکاربێن کۆمەڵێک ڕێگەی دیکە هەیە بۆ تونند و تۆڵکردنەوەی دەم و چاو ماسوولکەکان یەک لەوانە ڕاهێنان و مەساجی دەم و چاوە بۆ نمونە شێلانی ژێرچەناگە و ڕوومەتەکان بۆ ئەوەی کە ڕێگە لە دروستبوونی خەبخەبە و شۆڕبوونەوەی ڕوومەتەکان بگیرێت دنیایە کە ڕاهێنان و مەساجی ڕوخسار هەیە و دەتوانن لە ئینتەرنێت بەدوای بگەڕێن و ڕۆژانە بیان بکەن هەم کاریگەرن ئەم ڕاهێنانانە و هەم بێزیانن و کاریگەریشیان لەسەر ڕوخسارت هەیە و ناهێڵ ڕوخسارت دابکەوێت ڕێگەیەکی دیکە بۆ ئەوەی چەناگە و ملێکی دەرکەوتو تونند و تۆڵت هەبێت دابەزاندنی کێشتە چونکە هەرێجار کێشە لە ماسوولکەکان دانیە بەڵکو کێشە و هەموو چاوریەدایە کە لە ژێرمەلت کۆبووەتەوە و غەبغەبە و داکەوتنی دەم و چاو بە شتێکی دیکەش کەم دەکرێتەوە کە بڕوان ناکەم بیرتان بۆی بچێت بە جوان دانیشتن و قنج دانیشتن
چونکە زۆر دانەواندنی سەر و ملت بۆ سەر مۆبایلیان هەر شتێکی دیکە دەبێتە هۆی شۆڕبوونەوە و خاوبوونەوەی ماسوولکەکانی مل و ڕوخسارت. بێگومان ئەگەر چارەسەرێکی بنەبڕکەر و هەمیشەیت بێت بۆ چەناگە و مل و ڕوخسارت ئەگەر داکەوتون چەند چارەسەرێکی جوانکاریش هەیە کە پزیشکی پسپۆڕی جوانکاری دەیانکات وەک لابردنی چەوری ئەم ناوچانە و فیلەر و چەند ڕێگە چارەیەکی دیکە ئەم چارەسەرانە زیاتر دەمێننەوە و دەکرێت هەندێکیان هەمیشەیش بن. بە هیوای تەندروستێکی زۆر باش و ئاگاتان لە خۆتان بێت. هەموو شارەکانی کوردستانمان خۆش دەوێت بۆیە دەمانەوێت لە بەیانی 24 لەسەر هەموو شارەکانی کوردستان تا بتوانین دەستمان پێی بگا بابەتمان دەستکەوێ بابەتمان لەسەری هەبێ و گرنگجی پێ بدەین. ڕۆژهەڵاتی کوردستانیش کۆمەڵێک شاری زۆر زۆر جوانی تێدایە وانە شوێنی جوانی هەیە. ئەو شارانەی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەوەندە بابەتی کەلتوری و فەرهەنگی جوانی تایە کە چی سەرنجە. بەڵام ئێستا لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان چەندین دوکان و پێشانگەی کەلەپوری کوردی هەیە کە کەرەستە کۆن و کللتوریەکان نمایشەکەن وایە ئەفرۆشن. بەڵام شارەوانی مەهاباد فشاریان لێکاتە دوکانەکانیان شغڵ بکەن. ئەمەش جۆرێکی ترە لە ویستن بۆ سڕینەوەی کللتوری کوردی. هەڵبەت بە بیانوویە کاڵە شوێنی دوکانەکان ئەکرێن بە پرۆژەیەکی تر کە خۆی پرۆژەیەکی جوان هەربوونی خۆی ئەو دوکانانە لەویا جوانەگەر پرۆژێک جوانترە بێگومانەگەرێمەوەکو کوردیش قسە نەکەین بەڵام کە بوونی گەشتیارێکی زۆر لەوەی سەرمێنێکەوە بۆ خۆی پرۆژەیەکی جوانە. شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەیەکی زۆر دوکان و پێشانگای کەلەپوری و ئامێری کۆنی کوردەواری لێیە. هەندێک وەکو پێشانگای هەمیشەیی و هەندێکیش دوکان و ئەو کەلوپەلانە بە خوازیارانیان دەفرۆشن. ماوەیەکە ئەو دوکان و پێشانگایانە تووشی کێشە بوونە و شارەوانی داوا دەکات شوێنەکانیان چۆڵ بکەن. ئەوکارم لە میراسی فەرەنگی هەیە کە بیسلا حمایەتمان لێ بکە. حمایەت وەکو چۆن بە جێگا کە دەبینی ئامن جێگاکەم لێ تەنها لەو دوکانێکی 4 شتەمداناوە و دەیپارێزم. تەنانەکە هیچ کە حمایەتی لێ نەکردوون و جێگای نەداونی و مزەوی زەگیان شتێکیان وەکو وامێک نەیداوینێ بەڵکو ئەو دوکانەش شارەدار تا ئەلعام سێچوارێ بلاغەیە بۆ نردوین کە دەبێت ئەو دوکانەی چۆلکەنێمە تەخریبی دەکەین کە ئەمن ئەگا و دوکانم نەبیان جێگاکەم نەبێ واقعان ناتوانم پارێزگای لەو شتێ بکەم. ئەو گوشارانە لە کاتێکدایە پێشتر حەوت دوکان و پێشانگای هەمیشەیی کەلەپوری کوردەواری داوایان لە میراتی کەلتوری مەهابات و تەنانەت پارێزگای ورمێشکرد بوو شوێنێکیان بۆ دابین بکەن بۆ ئەوەی بتوانن لە کارەکانیان بەردەوام بن. بەڵام نەگوڵامیان پێنەدراوەتەوە بەڵکو ئێستا شارەوانی مەهاباد داوایان لێ دەکات دوکانەکانیان چۆڵ بکەن چونکە دەیانەوێ بۆ پیشەیەکی دیکە بەکاری بهێننەوە. چوین بە ئیدارەی میراسفەرەنگیمان کتۆ کە حیمایەتمان لێ بکەن پاڵپشتیمان وێدەن کە بتوانین جێگایەک شۆنێکی زەمینێک شتێکمان دەنێ شۆنێک ساسکەین کە ئاسەوارانە لەوێ ڕابگرین ئەما بەداخەوە هیچ هۆگرێکیان لێ نەکردوین هیچ پشتیوانەیەکمان لەلایەن سازمانی میراسفەرەنگیوە نەبووە. پێشانگای کەلەپوری کۆنی کوردەواری و کەلەپوری لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕمێنی زۆریان لەسەدا. خۆبەخش و چالاکوانان دەڵێن لایەنی پەیوەندیدار هەوڵی کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە نادات هەر بۆیە خۆیان قۆڵیان لێ هەرماڵیوە لەگەڵ ئەوەش ڕێگری زۆری گەورە و بچووکیان لێ دەکرێت. ئەمڕۆ گرنگیدان بە وەرزش بە تەندروستی بە بابەتە کولتوری مێژوویەکان بابەتی بە منداڵان منداڵان بابەتی سەرەکی ئەمڕۆ بەیانی 24 بن کۆمەڵێک زانیاری نوێ و تازەی بۆ منیشتێدا بوو بۆ هیوایان بۆ ئێوەش سوودی هەبوو بێت. ڕاستە من و هەکار چێژی تاوامان لەگەڵ بابەتەکان بینی بۆ هیواین کە بە هەمان شێوە ئێوەش زانیاریەکتان لێ وەرگرتە بێ خودت چێشتان لە پرۆگرامەکە وەرگرتە بێ سوپاس کە بینەر و بیسەرمان بوون تام کاتە کاتێک خۆش.